پێشوازیمان لە وفدێکی کۆمانجڤاکی کوردستان کردووە گفتوگۆی هەم بارودۆخی سیاسی ناوچەکە و منطقەمان بەگشتی گفتوگۆمان کرد و ئێمە لەسەر هەم دۆستایەتی بینی خۆمان و هێز و سیاسیەکانی تر قسەمان کردووە تامەنامان کردکە و کێشانەی لە ناوچەکە هەیە هەمووی بە گفتوگۆ چارەسەر بکرێ و بەرەنجامیش میلەتی کوردیش بە مافە لە مێژینە و ڕەواکانی خۆی بگات. هەموو هێز و لایەنی سیاسی پێویستی دوی مژارێدا بەرپرسیاری بگرێ سەرخۆ تەڤگەرمە دوی چەرچەوێدا پرۆژەیەکی ئامادە کردبوومە فرسەت و ئیمکان دیت و ئەم وی پرۆژەی خۆشی پێشکەشی برادەران بکن برادەرژی سەر نیقاش بکن و ئەو ژی بۆچوونێ خۆ هەم بمەرە هەم بڕایە گشتی را پارڤە بکن.